پرسیارێکی تر ئەڵەیە مامۆستا بۆ فتوایەک دەرناکەی بۆی هەرچی خەڵکە کەناڵی کورد ماکس و نێت تیڤ بسڕنەوە کە هەرچی فەسادە ئەوان بڵاویان کردوت. ئێبرا بە ڕێزەکەم ئەمە فتوای بۆ چییە؟ بەخوا من نە کورد ماکسە ئەزانم من نە تیڤ ئەزانم کەناڵەکە ناوی کورد ماکسە کە کەناڵەکانە گۆڕی بەس بەخوا قەسەم تا ئێستا نە من سەیرم کردە نە ماڵ و مناڵی من نێت تیڤەکەش هەر نازانم چییە. ئێمە کە ماڵی خۆمان تەماشای ناکەین ئێ حەزەکەوە هەرچی ڕقس و سەما هەیە داینێ کورد فاسد بوو پێی ئەو کەسانە فاسدە بن پێی کە ئەڕۆن لەگەڵ هەواهۆسی خۆیان دیندار پێی گومڕا نابێ ئەگەر دیندارەکان گومڕابوونایە بە منهەجی پشتیوان سادقی ملحید گومڕابوو دیندار چەند زۆرتر بوو بلعکسێوە تەماشا بکەن لە هەولێرە کە کوفرەکەی پشتیوان سادق زۆرە پلانەکانی زۆرە لە هەولێرە دینداری بە قوترە سەیری گەرمیان کەن سەیری خانەقین کەن سەیری کەلار و کفریکەن لەو شوێنەی مەلابەختیار کوفرەکانی لێ ئەعلانەکە یا لە سلەیمانی دیندار لەوێ زۆرترن سروشتی دینەکە خۆی وایە کۆمەڵە ئیسلامیەکان کز بوون مامەستا بەڕێزەکان ئەمامە پاکەکان خراونەتە کەنارەوە یا زیندانن یا کوژراون یا ئیهانا ئەکرێن توانیان نەماون سەر مینبەریان لێ سەندراوەتەوە نیشاڵی ئیسلامی کەمە بەڵام دینداری وەکو مامۆستا مەلا عوسمان بە ڕەحمەت بێ خوای فەرموو وەکو قارچک هەڵتۆقی ئێوان بەوەی ئیزعاج بۆیە خۆمان پێویستە خۆمان بگۆڕین و پێویستیشە ئیرادەمان بەقۆ بێ و کەناڵانەش خۆیان نواکەنێ و کەناڵە بۆچی دروست بوو ئەسڵە ئەو کەناڵە بۆ ئەوەی دروست بووە شەڕێک لەگەڵ ئیسلامە ئاوا بەرامبەر بە یەکترین شەڕێکی فکرە هەموو فەلسەفەکانی تر بەرامبەر ئەم قول هۆڵاوە حەدەن شەڕێکی فکری سیاسیە بە ئەفکاری تری لیبراڵی دیموکراسی چەپی بە قەومی بوانی ترەکرێن بە ئەلمانیەتەکە شەڕێکی قیەمی کۆمەڵایەتیە بەرامبەر بە قیەمێکی جاهیلی دێتە پێشەوە ئەوەی تۆ بە بنەماکانی سەرەکی ێزانی بۆ خێزان دروستکردن ئەوای نابینێ ئەو نێرونێرە لە باقی چێک خێزان دروستەکەن مێ خێزان دروستکەن قانونی جەندەر دێنە لە جاتیەوەی قانونی خەلقناکم من ذەکەرین و ئونثا ئەنجا بنەماکانی ڕەوشت ئەوەی ڕەوشتە لە لای ئێمە لایوان ڕەوشت نییە وە ڕۆڵە شتێکی ڕێژەیە ئەوەی لە لای تۆ بێ ئەخلاقی لای من بێ ئەخلاقینێ و ئازادیە و تەوە ئەنجا ئەو تەلەڤیزیۆنێکی داناوە لەسەر بێ ئەخلاقی تۆ تەلەڤیزیۆنێکە بەدانی لەسەر بە ئەخلاقی ئێبرا کە تۆ سپێدە و پەیامەکەی تۆ هەر هەمان شت لێداتەوە مسلسلاتی تورکی بەڵام هەندێک جاریان مسلسلاتی ئیمامی مەهدی بێنە لەو دی و تەرجمەی کردو لە ئەخیرە ئیمام مەهدی جا تەبەن ئیعلامی ئێرانەکان زۆر زیرەکە ئەشێ دوایی گومڕات ئاوا گومڕات بکە مسلسلەکە دێنێ لە حەلەقەکانی ئەخیرە بۆ دەبێ بە ئیمام خومینی بەخوا من کاتی خۆی لە ئێران کتێبم کڕی ساڵی هەشتا والله عالم ساڵی هەشتا بوو سروش چاپی کردبوو دەرنەشری سروش لە تارانە چیرۆکی پێغەمبەرانە کەی خوێنی تۆ لاپەڕەیەکە مەسن باسی سەیدنا ئیبراهیمە لە گەنجێتی دوای سەفەرەکانی کە کردوێتی اینجا تەورەکەی لەسەر شانە هەر بە تەبعاً بە ڕەسمیش دروست کراوە تەورەکەی لەسەر شانە بتەکان نشکێنێ وردە سیمای سەیدنا ئیبراهیمە بێ بە سیمای ئیمام خومینی جار بۆ جار خەتێک لە دەموچاویا بێ خەتێک لە ناوچەوانیان ڕیشی بە شێوەیەکی تر هەتا لە ڕسمی ئەوەڵ سەیدنا ئیبراهیمە لە ڕسمی ئەخیر ئیمام خومینی سەیدنا نوح هەروایە سەیدنا ئیبراهیم هەروایە سەیدنا داود هەروایە هەمویان ئاوا و سەیرەکەی لە ئەخیرا بووە بە ئیمام خومینی بۆی ئەم مناڵە ئەوەی لە تەبعی لە مێشکیا دروست بێت کە ئیمام خومینیش وەکو ئەوانە مسلسلاتەکانیشان وایە هی سەیدنا یوسف لە ئەخیرە دوای هەر باسەکە باسی مەهدیە مژدەمانەداتێک کە ئیمامی مەهدی دێ کام مەهدی ئەوەی 1200 ساڵە چاشی نییە بیخواتەوە لە بیرەکەی سامڕ خەڵک کەراندن بەم جۆرەشتان ئێبرا گلەیەکە لە ئەو شتە ماکسە نازانم چی و کورد ماکسونێ تیڤی بۆ چیەکەی گلەیەکە لە سپێدە بکە گلەیەکە لەوی تر بکە پەیام ئەوان تەلەڤیزیۆنەکە تەلەڤیزیۆنیشی ئیسلامی نییە برا ئەوان بەرنامجەکانیان وایە دەرسێکی کاک ناسری سوبحانی بە ڕەحمەت بیاخۆ نەقلەکەن بە مۆسیقاوە مەوعیزەیە لەگەڵ گۆرانی مام لێیە هیتراوە